بەناوی خوای بەخشندە و میهرەبان. گەشتی نەفەرموودەی ژمارە 10 خوا لە هەموومانی قبوڵ بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک هەمیشە هانمان ئەدا بۆ باشترینی کارەکان. ئەم فەرموودەیەش لە ڕاستیدا دەواازەی باشترینی کارەکانە. ئەویش بریتە لە فێربوونی خێر، فێربوونی زانست. هەموو ئەو ئەجرانی کە لە فەرموودەکانی ڕابردوودا باسمان لێوە کردن، ئەو کەسی کە فەرموودە ئەگەێنێ، زانست بڵاوەکاتەوە و سنەتی پێغەمبەر زیندووەکاتەوە و بانگەوازەکە بۆ هیدایەت، لە ڕاستیدا هەمویان مەحاڵن ئەگەر خاوەنی ئەو زانستە نەبین کە لەم فەرموودەیەدا ئاماژەی بێکراوە. خوای گەورە عیلم بەخشێ بە هەمومان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من غەدا إلى المسجد، هەر کەسێ بڕوا بۆ مزگەوت. غەدا ئەگەر چی لە ڕاستیدا بۆ ڕۆیشتنی بەیانیان بەکارەهێنرێ، بەڵام لەم فەرموودەیەدا واتە پێی ڕۆیشتنە لە هەر کاتێکدا. هەر کەسێ بچێ بۆ مزگەوت تەنها ئامانجی بریتی بێ لە چی؟ فێربوونی خێرێک یان خەڵک فێر بکە، خۆی فێر بێ یان خەڵک فێر بکە. ئەوە ئەجرێکی هەیە، ئەجری کەسێک کە حەجێکی تەواوی کردووە. بەڕێزان زۆر گرنگە دیقەتی ئەم لەفزە بین. زۆر کەس وازانن کە ئەو وشەیە تەنها بۆ هاندانە ئەجری حاجێکت هەیە. نەخێر بەڕێزان، زانایان فەرموویان لە ڕاوێن فەرموودەیەدا هەر بەڕاستی ئەگەر نیەتی کەسەکە تەنها و تەنها فێربوونی خەیر و ئەجری قیامەت و ڕازیکردنی خوا بێ، ئەوە بەڕاستی ئەجری حاجیەکی تام هە لە فەرموودەکەدا حاجین تام من حجەته، حەجێکی تەواو تەواوی کرد بێ، لێرەوە بەڕێکەوت بێت تاوەکو حیجاز ماڵی خوای بەسەر کرد بێتەوە و تەواوی مەراسیمی حەجی بەجێهێنا بێ. ئەوە ئەجری یەک ڕۆژی کەسێکە کە خەریکی فێربوونی زانستە. ئای فەزڵی زانست چەند گەورەیە! بەڵێ، چونکە زانست دەواازەی ناسینی خوایە. تەواوی ئێمە دایک و باوکمان، تەنانەت مامۆستاکانیشمان هەر لە ڕێگەی ئەو زانستەوە خوامان ناسیوە کە کەسانێک لە پێش ئێمە و پێیان گەیاندوین کە لە ڕاستیدا ناوڕۆکی ئەم فەرموودەیە تەنها مەبەست لێی زانستی شەرعیە. چونکە ئاشکرایە زانستێک کە لە نێو مزگەوتدا دەخوێنرێ، زانستێکە کە پەیوەندی بە باسی قورئان و فەرموودە و تەواوی ئەو شتانی تر هەیە کە بۆ تێگەیشتن و سوودبینین لە قورئان و فەرموودە پێویستیمان پێیە بێت. خوای گەورە عیلمی شەرعی ببەخشێ بە هەموومان و بمانکە بە دەواازەی خێری زۆ گەورە و لێشمان قبوڵ کات و نیەتەکانمان بۆ خۆی پاک بکاتەوە. ئامین. داواکارم لە ئێوە وەکو ڕاستپاردەی کردداری هەتا ئەتوان پابند بن بە ئامادەبوون لەو مەجلیسە زیکرە بەرزانەی کە لە ڕاستیدا ئامانج لێ عیلمە و عیلمیش لە گەورەترین جۆرەکانی زیکرە و گەورەترینی ئەجرەکانیشی هەیە. خوا هیدایەتی هەموومان بە. ئامین. السلام علیکم ورحمة الله وبركاته.